سلااوتان لێبێت و ئەم کاتتان باش. ئێرە ڕێگای هاملتۆنە کە ئەم ڕێگای بە شادەماری ئابووری و بازرگانی نێوان حکوومەت یاریێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران دادەنرێت. دیارە لەلایەن تیمەکانی بەڕێوەبەرایەتی چاکنە و پاراستنی ڕێگاوبانی سۆران ماوەیە کە دەست کراوە بەڕەنینی ئەم شوێنانەی کە لە ڕێگای هاملتۆن تێک چوونە. بۆ مەبەستە من گفتوگۆ لەگەڵ مەریوان عەلی سەرۆکی تیمی قەشکردن دەکەم لە بەڕێوەبەرایەتی چاکنە و پاراستنی ڕێگاوبانی سۆران. کاک مەریوان سڵاوت لێبێت. پێم بڵێ چەند ڕۆژە دەستان بەم کارێک؟ ئەمە زیاتر لە 10 ڕۆژە دەستن بەو کاری ڕێنیکردیا لە ڕێگای سەرەکی هاملتۆن لە دووسایدی چۆمان تا سەیتەری ناپردان مەرحەلەکمان ڕنیە بە درێژایی 2 کیلۆمەتر و 400 و هەندێک مەتر وەزائیدەن مەرحەلە چکەندێ پارچە چکاویش بە درێژایی 800 مەتر و ئێستاش لەو مەرحەلەی سێم لە مەرحەلەی سێم درێژی 3 کیلۆمەتر و نیوە تا ئێستا توانێتمان 2 کیلۆمەتر و 200 تەواو بکەین ئەو ڕۆژ بەردەوامین بۆ وێتکە بگەینە خالی کۆتایی. لێرە ئەم ڕێگاچی قەرەباڵغەوە گوتم بە ڕێگایەکی شادەماری بازرگانی دەدرێت. ئاستەنگتان بۆ دروست نابێت کە ئەم کارە دەکەن؟ بەڵێ بێگومان ئاستەنگمان لۆ دروستە بێ لەبەر ئەوەی ڕێگە لۆ دەچی زۆری لەسەرا وەکو ڕێگایەکی بازرگانی قەرەبارغە ڕۆژانە خەرکەی زۆر هاتوچۆ هەموو شوێ پێدا دەکات. ئێمە ئاستەنگمان لۆ دروستێ بەس ئەگە برایانی پۆلیسی هاتوچۆ یارمەتیمان بدەن ئاسانکاریە لۆما لەبەر ئەوەی خەرک زیاتر پابەندی پۆلیسی هاتوچۆ ئەبی نەک ئێمە ئیدیکەش لەو ڕۆژانەی بەرەو عوتلە و ئەوانە ئەچن زیاتر ئیزدیعام و تەزەخم دروستە بی بێگومان ئاستەنگن لۆ دروستە بی ئەگەر زۆر ئاگاداری خۆت نەبی لەوانێت تووشی کارە ساتێکی گەورە بی. بەیانیان تیمەکان چ کات دێنە سەر کار چ کات دەگەڕێنەوە؟ ئێمە لە سبەینان لە ساعت 7:30 لێرەی تاوەکو خۆمان حازرەکەین لۆ ئەوەی دەست بە کارەکە بکەین 8 ساعت 8 لەبەر ئەوەی تا پۆلیسیش ئامادەبی و ئێمە دەست پێکەین تا ساعت 12 لە 12 ڕائگرین وەکو ئیسراحەتە چەکەین لە ساعت 1 دەست پێەکەینەوە تاوەکو ساعت سات. کاک مەریوان ئەگەر پێم بڵێ دوای ئەوەی ئەو ڕەنینە کۆتایی هات اینجا دەست دەکرێت بە خێرتاوکردن؟ بەڵێ لە هەر جێک کاری ڕنینی لۆکرا پاش کاری ڕنین مەرحەلەی دووەم هەوای لێ ئەدرێ خپاگەکرێتەوە ئەوجا پرایم کۆتی لێدرێ و مەرحەلەی سێم قیڕەکرێتەوە ئینشاڵڵا. لە خزمەتی زۆر بەخێر بێ سەر چاوم. مەریوان عەلی سەرپەرشتیاری تیمی قەشکردن یاخود ڕەنین لە بەڕێوەبەرایەتی چاکنە و پاراستنی ڕێگاوبانی سۆران. ئێستا ئەو تیمانە ماوەی زیاتر لە 10 ڕۆژ دەبێت دەستیان بەم کارە کردووە کاری قەشکردن یاخود ڕەنین لێرە لەم چەند کیلۆمەترە دەستی پێ کردووە و دوای بە کۆتایی هاتنی لێرە دووبارە لەلایەن بەڕێوەبەرایەتی چاکنە و پاراستنی ڕێگاوبانی سۆران دەست دەکرێت بە قێرتاوکردنی. دیارە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان گرنگیەکی تایبەتی داوە بە سێکتەری ڕێگاوبان هەر بۆیەش لە سنووری دارەی سەربەخۆی سۆران کاری لەسەرەوە کردووە کە ڕێگای نێوان قەزاکان سۆران بۆ چۆمان و چۆمان یاخود سۆران بۆ سیدەکان و مێرگە سۆر و ڕواندز و خەلیفان کە بکرێن بە دوو سایت. بۆیە لێستادا وەک کاری سەرەتایی لەم شوێنە بابەتی قێرتاوکردن دەست پێەکە بۆ ئەوەی لە داهاتوو لە پلانی حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆدایە کە بتوانن ڕێگای نێوان سۆران و چۆمان بکرێت بە دووسایت کە ڕێگایەکی سەرەکیە و ڕۆژانە بارهەلگرێکی زۆر لە باشوور و لە هەرێمی کوردستان بەرەو کۆماری ئیسلامی ئێران ئاڵوگۆڕی بازرگانی دەکرێت. بەڵێ